چەند کاتژمێرێک تێپەڕ دەبێت بەسەر دەستگیرکردنی بازرگانێکی مادەی هۆشبەر و دەست بە سەراگرتنی بڕێکی زۆر مادە لە جۆری کریستاڵ و حەپ. پۆلیس سەرقاڵی لێکۆڵینەوەیە لەگەڵ دەستگیرکراوەکە کە مادەی هۆشبەری لە ئێرانەوە هێناوەتە هەرێم. دوای ئەوەی زانیاری وردمان دەستکەوت لە سەرچاوە تایبەتەکانی خۆمان بەوەی کەسێکەیە بازرگانی بە مادەی هۆشبەرەوەکە و لە سنووری دەرەوەی عێراق لەلایەن کەسێکی بیانیوە بۆی دێتە ناو سنووری گەرمیان و ئەوش لێرەوە ئاڵودەیە و بازرگانیشی پێوەکە پۆسە یەکمان بۆی دانا و توانیمان دەستگیری بکەین. لە کاتی دەستگیرەکەی دەستمانگر بە بڕێکی زۆری مادەی کڕستاڵ و کەڕستەی بەکارهێنانی ئەو مادەیە. مادەی هۆشبەر بە شێوەی خێرا لە تەواوی عێراق و هەرێمدا بڵاو دەبێتەوە بە جۆرێک کەم ڕۆژەیە دەست بەسەر چەند کیلۆیەک مادەدا نەگیرێت. ڕاهێنەرێکی بواری چارەسەرکردنی ئالوودەبووانیش دەڵێت بەردەوام کە سوکاری ئالوودەبووەکان بۆ چارەسەر پەیوەندی پێوە دەکەن. لە حاڵەتەوە بووە دیاردە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بەداخەوە، یعنی ژینگەیەکی وا خوڵقاوە. هەموو هۆکارەکان لە کوردستانە ئێستا خوڵقاوە بۆ ئەوەی کە خەڵکێکی زیاتر ڕوو لە مادەی هۆشبەرکە. بۆیە زۆرجار پەیوەندیەکان بە حکمیەوەی من ڕاهێنەرم لەم بوارە زۆرجار پەیوەندی شت دروستەکرێ و هەستەکەم ژمارەی جارەکان تا بێ زیاترە گاوانی پەیوەندیەکەن بۆ ئەوەی ڕێگەچارەیەک بۆ مناڵەکانیان بدۆزرێتەوە. هێشتا دۆخەکە لە هەرێم لە ڕووی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەرەوە باشترە لە ناوچەکانی تری عێراق. شارەزایانیش پێیان وایە گەربەری پێ نەگیرێت. دۆخەکە لە هەرێمیش هاوشێوەی عێراقی لێدێت. پارێزەرێکیش هۆشداری دەدات لە گەیشتنی مادەی هۆشبەر لە ناوچە کێشە لەسەرەکان بۆ ناو ناوەندەکانی خوێندن. تاجرەکان لە ڕێگەی پەیوەندی سۆزداریەوە کچە قوتابەکان بەکارەهێنن دواتر مادەیانە دەنێ پێیان ئەڵێن بیفرۆشن نێو قوتابخانەکە ئەگەر نەیفرۆشی ڤیدۆ وێنێت بڵاو ئەەکەینەوە. ئەو شەیدا بە هاوڕێکانی پێڵێ ئەم مادەیە خود ئەم حەپە بە تایبەتی خوێندکار و قوتابی لە کاتی امتیحاناتە سترێسیان لەسەرە و بە تایبەتی ئەم قۆناغا ئێستا کاتی امتیحاناتە چەندین کچ ئاوها ئالوودەبووە مەوادەکەی وەرگرتووە کێشاوێتی دواتر هێواشەوە سەرەتا بە بێ بەرامبەری دەنێ و دواتر بە پارەیەکی کەمتر یا دواتر هەنگاوەنگە و ئەکاتە پارێکی زیاتر. کچی وا هەبووە هەموو ئاڵتون و پارەی لە دایک و باوکی بردووە و داوێتی بۆم بە مادەی هۆشبەر. ژمارەیەکی زۆر بازرگان و بەکارهێنەری مادەی هۆشبەر لە عێراق و هەرێمیش دەستگیر کراون و تا دێت ژمارەی دەستگیرکراوان ڕوو لە هەڵکشان دەکات. بە پێی یاسا بەرکارەکانی عێراق سزای بازرگانی مادەی هۆشبەر لە 15 ساڵ بۆ سەرەوە و بەکارهێنەریش سزاکەی لە ساڵێک بۆ 5 ساڵە. بەڵام ڕاوەدونان و دەستگیرکردن بەری بە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر نەگرتووە. وإحنا طلبنا من كافة الجهات. ئێمە داوامان لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان کردووە بایەخی جدی بدەن و چاودێری بازرگانەکانی مادەی هۆشبەر لە هەموو پارێزگاکان بکەن. وەزارەتی ناوخۆ بەرنامە و پلانی هەیە بۆ ڕێگردن لە مادەی هۆشبەر ئەم ڤایرۆسەی لە پارێزگاکانی عێراق بڵاو بووەتەوە. المحافظات العراقية بەشێک لە بەرپرسانی عێراق و تەنانەت هەرێمیش پێیان وایە گروپ و خەڵکانی دەسەڵاتدار لە پشت بازرگانیکردنەوەن بە مادەی هۆشبەر بەو پێی ئەو بڕەمادانەی دەستیان بەسەرا دەگیرێت. هەندێک جار هێندە زۆرن خەڵکان یاسایی ناتوانن لە سنوورەکانەوە بیهێنە ناو عێراق و هەرێم. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.